لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کۆماری ئیسلامی ئێران هەردوو حکومەتی هەرێم و عێراق دەستیان بە گرتنەبەری ڕێوشوێنەکانی خۆپاراستن لەو ڤایرۆسا جیهانیە کرد. لەو چوارچێوەیەشدا سنوورەکان لەگەڵ ئێراندا خران و هەر هاوڵاتێکیش لە وڵاتەوە بێتەوە هەرێمی کوردستان ئەوە بەپێی ڕێنمایی ڕێکخراوی تەندروستی جیهانی 14 ڕۆژ دەخرێتە ژێر چاودێری وردەوە. ئێمە هەر لەو ساتەوە کە لە وڵاتانی دراوسێ بە تایبەتی وڵاتی ئێران کە ئێمە سنوورێکی هاوبەشی فراوانمان هەیە لەگەڵیا کە یەکەم حاڵت لەوێ تۆمار کرا و بەڕسمی بڵاو کرایوانە ئێمە لەو دەقەیەوانێ هەموو ئەو ڕێکارانی کە پەیوەستن بە ڕێگری لە بڵاوبوونەوە لە کۆرۆنا ئەنجامماندا ئەویش بە تەواو وردبین یاخود چاودێری بۆ ئەو گەشتیارانی کە خەڵکی عێراق و دەگەڕێنەوانێ هەستین بەجیاکردنەوەی ئەمانە بۆ ماوەی ئەو فترەی کە بەپێی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO کە بۆ ماوەی 14 ڕۆژە ئەمانە عەزل بکەین ئەگەر هاتوو هیچ نیشانەیەکیان نەبوو لە دوایەوەی ئەمە ئەتوانین ئەم کەسانە بگەڕێنەوە سەر ئیشی خۆیان یاخود ناو ماڵ و مناڵی خۆیان. هەروەها ئێمە کە ئەم کەسانەمان عەزل کردووە لە هەموو خزمەتگوزاریەکانی کە پێویستە بۆیان دابین کراوە هەروەها تیمی تایبەتمان هەیە تیمی مۆبایل کە ڕۆژانە سەردانی ئەو شوێنانە دەکات کە ئەم کەسانی تێدا هێڵراوەتەوانێ. ئەو هاوڵاتیانەی کە خراونەتە ژێر چاودێریەوە گلەیەوە دەکەن کە شوێنەکەیان وەک پێویست نییە و خواردنی نەخۆشخانەیان پێدەدرێت هەروها دەڵێن تا ئێستا پشکنینیان بۆ نەکراوە. قوربانیان ڕاستەکەی لە دوێنێ هاتووینەتە ئەیرا دوێنێ تا ئەیشاش خواردن هیچ نەبوو بەس دیسا باشە خواردن وردەوردە هەیە بەس لە خەسخانەوە خواردنمان بۆێنن نازانین پاکە پیچە ئەمانە ئەمە مەسەلەی خواردن و چاو ئەمانە مەسەلەی ئەمە لێرا تژنیاکردین فریان داینەتە ئەم وتێل وەفا کە هەر ئێمەژی تقریباً 12 وتێلە ئەگەر ئاگاداربی ئەم دەقیق لە خزمەتا قسەکەم یەک نەفەر نەهاتووە لە سێحە بڵێ ئەرێەوە نەخۆشن ساقن زینون مردون نازانم ئەمە چی ناکەن یەکدەنک یەکێک نەهاتووە بڵێ هەر لە جەماعەتی ئاساییشان لە دەرەوە داناوە ئەگەر پرسیارێکمانە بێت لەوان و پرسیاریش نەبێ هیچ تا ئێستا فەحستان بۆ نەکراوە؟ نە وەڵڵای ئەوەی باشماغ نەبێت دەماچەکەیان قسە سەر چاومان یەک شت نییە نەوەڵڵا. لە بەرامبەردا وتەبێژی تەندروستی سلێمانی ڕەتی دەکاتەوە کە خزمەتگوزاری و هاوڵاتیانە لە ئاستی پێویستدا نەبێت و دەڵێت هەموو شتێکیان بۆ دابین کراوە و ئەوان نەخۆش نین تا پزیشکی پسپۆڕ سەردانیان بکات. بەڵام لە ئێستادا ئەم کەسانە کە لەوێ هێڵراونەتەوانێ پێویستیان بەوە نییە کە چارەسەر وەربگرن تەنها پێویستیان بە چاودێریە لەلایەن تیمی پزیشکیەوە کە ڕۆژانە سەردانیانەکە هەروەها هەر حاڵەتێکی کەش کە کەسەکە ڕەنگە لەوێ گەڕابێتەوە نەشتەرگەری بۆ کرابێت یاخود لە ڕوویباری دەرونی و هەندێک جار کەسەکە لە ژێرزەختێکی دەرونیە بۆ ئەو حاڵەتانەش ئێمە تیمەکان سەردان دەکەن ئەگەر پێویستیان بە گواستنەوە بۆ سنتەریان نەخۆشخانەی کە بێ بۆ حاڵەتی تر هەر بۆیان جێبەجێ دەکرێت. ئەم کەسانەکەیان ئەمە بەپێی شتێکی علمی و ستاندار دەکە ئەم کەسە بە 14 ڕۆژ لە ژێر چاودێریا بە 14 ڕۆژ لە ژێر چاودێریا پێویستی بەوە نییە هیچ کەسێ سەردانیکە پێویستی بەوە نییە پزیشک بچێ بیبینێت چونکە ئەم کەسە کەسێکی ئاساییە تەنها ئەو 14 ڕۆژە ئەیهێڵیتەوە بۆ ئەگەر هیچ نیشانێکی گوماناوی نەبێ بینێریتەوە. هەر لەسەر ڕێکارەکانی خۆپاراستن و ئامادەکاری بۆ ڕووبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژ یەکشەمە بە سەرۆکایەتی جێگری سەرۆکی حکوومەت پارێزگار و بەڕێوەبەری تەندروستی سلێمانی و بەڕێوەبەری پۆلیس و ئاسایشی سلێمانی کۆبوونەوە کە بە وتەی وتەبێژی تەندروستی سلێمانی لە پاشەو کۆبوونەوە بۆ ڕێگری لە ڤایرۆسەکە و ڕووبەڕووبوونەوەی دەستکراوەتر کراون. هەر لا کۆبوونەوەکەی دوێنێش جەخت لەوە کرایەوە کە تا ئێستا هیچ حاڵەتێکی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.